من صفات المؤمن سلامة القلب، لنشاني إنسان إيمان دار صاغ سلامتي دل. ها أنتم أولئك تحبونهم ولا يحبونكم. سورة آل عمران آية 119. خواهي پروردگار دفرمي إيمان داران راستقينا ئەوانیان خۆش دەوێ ئەو منافقانە، یعنی خۆشیان دەون، کافرەکانیشیان خۆش دەوێ، بێ باوەڕەکانیشیان خۆش دەوێ، خۆشیان دەون لە چدا؟ حەز دەکەن چۆن ئەمان ئیماندارن ئەوانیش ئیماندار بن، حەز دەکەن چۆن ئەمان لە ئاوی ڕەحمەتی ئیسلامیان خواردوێتەوە، ئەوانیش هیچ کە ئاوی بۆگەنی بێبڕوایی و کوفر و شیرک نەخۆنەوە، ئەوانیش بێن لە تەوحید و لا ئیلاهە ئیلا اللهی حەق و ڕاستەقینە، لە دینی حەقە ئیسلامە بەهرەوەر بن، بەهرەمەند بن، بەختەوەر بن، ئەوان خۆش دەون. یعنی خۆشەویستیەکان ئەوەیە لە خۆزگە فڵان کەسی کافریش ئیمانی بێنایە، بەڵام ئەوەندە دڵیان پاکە، یعنی دەڵێن من بەختەوەرم خۆزگەویش بەختەوەر بوویایە، بەهۆی ئیمانەوە بەختەوەر بوویایە. بەڵام وەلا یحبونەکم، ئەوان وانین بەرامبەر بە ئێوە، ئەوان دڵیان پڕە، دەڵە خۆزگە هەموو مسلمانان پسووتیان درانایە، مسلمان ئەوەندەی کوژراوە لە فڵان وڵاتە بە تۆپ و تارە لێدرێ، خۆزگە دا ئەوەندەی کەشیان لێ بکوژرایە، دڵی ئاو ناخواتەوە، تۆ وانی، تۆ دڵی خۆزگە فڵان کەس بە بێ ئیمانی نەمردایە، خۆزگە بمتوانێت پێش مردنی بمهێنایە ساڕێگەی ڕاست، لەو ڕۆ خۆشەویستی خۆت دەردەبڕی. بەڵام صفاتی منافق پشکنینەکەی ئاوایە، لە پشکنین دەرناچێ. إن تمسسكم حسنة تسؤهم وإن تصبكم سيئة يفرح بها. سورة آل عمران آيات 120. كاتي منافق دەیان بینی ئیمانداران بەحاڵ تووشی خۆشیەک دەبن. سەیری وردی قورئانکەن تەمسەسکم، هەر یەک تۆز خۆشی ڕووی تێبکردنایە، کەمێک خۆشی و فەرەحی و هەبوونی و دڵشادی و سەرکەوتن بە نسیبی مسلمانان بوویایە، دەفەرمێ تەسؤهم، پێی ناڕەحەت دەبوون، لە دڵەوە دڵیان دەژیرە. وإن تصبكم سيئة، ئەگەر بەڵایەکی گەورەتان توش ببوویایە، يفرح بها، ئەو کاتە زۆر خۆشحاڵ دەبوون، زۆر خۆشحاڵ دەبوون، خۆشحاڵی خۆیان دەردەبڕی کە تۆ تووشی ناڕەحەتی بووی. جا ئەمە بۆ هەموو سەردەمێکە، جەنابەت ئەو پشکنینە بۆ خۆت بکە، کاتێک کەسێک دەبینی خێر و خۆشیەک ڕووی تێدەکات، دڵت تەنگ بوو نیشانی منافقیە. کە خەڵکێک دەبینی تووشی موسیبەت و ناڕەحەتی بوو، تۆ بزەت هاتێ، زەردەخەنەت هاتێ، ئۆخەیت بۆ کرد، کوتت خۆزگە زیاتر بوویایە، دڵنیا بە صیفاتی منافقینت تێدایە. بۆ ئاگامان لە خۆمان بێ، پشکنین بۆ خۆمان بکەین. مەحزونکردنی کەسێکی ئیماندار، خەفەت پێدانی صیفەتی شەیطانە، تۆ دەبی بە هاوڕێی شەیطان، جا چرایە لە شەیطان پیستر بێ؟ قورئان لە سوورەتی المجادلە ئاەتی دەدا دەفەرمێ إنما النجوى من الشيطان ليحزن الذين آمنوا، بەڕاستی چرب لە شەیطانەوەیە بۆی ئیمانداران ناڕەحەتکە. یعنی جەنابەت سەرت بەسەری سێ کەسن، دوانتان سەرتان بەسەری یەکەوە ناو ئاوا بە چاوێکی سەیری ئەوت دەکرد، یعنی بۆی تێی بگەێنی باسێکەوە و نامانەوێت تۆ تێبگەی، ئێکاکە بووە باب 4 کەس بوونایە، 5 کەس بوونایە، ئەخر ئەمان نیشانەیە بڕوامان پێ نییە، نیشانەیە کارێکەیە و نهێنیە و خەفەتی پێدەی. یعنی خەفەت مەدە بە کەسی سێم، یان قسەکە هەر سێکتان لێ حاڵی بن، یان باسی مەکە تا دەچنە قەڵەباڵغیەکەوە. ئێستا گەمە 5-6 کەس بین لێرەدا، دوو کەسمان قۆڵ بە قۆڵ یەکاکەین و دوورکەوینەوە قسەی نهێنی بکەین، مادام 4-5 لێرە ماوینەوە گرفتێکمان نییە. بەڵام ئەگە 3 کەس بین، دوانیان بڕۆنە ئەولا و عەرز بکردن جارجاری هیچ چاوێکی بۆ ئاوا لێ بکا و یعنی بە چرپەکەوە قسە بکە، ئەو چرپەیە دەبێتە ناڕەحەتکردنەوە ئیماندارە، ئەوە شت بۆ نییە، ئەوە کاری شەیطانە. یعنی تۆ لەو کاتەدا بووی بە هاوڕێ حیزبیەکەی شەیطان، بوو بە ڕەفیق حیزبی شەیطان، چونکە شەیطان دەیەوێت ئیمانداران ناڕەحەتکە.